بەڕای تۆ ڕێزگرتن لە یاساکانی هاتوچۆ مانایەک نییە بۆ سەلامەتی هاوڵاتیان؟ ئەی بۆچی سەرپێچی لە یاساکانی هاتوچۆ دەکەین؟ من ڕێباز زۆڵات چالاکوانی مەدەنی سەبارەت بە ڕێزگرتن لە یاساکانی هاتوچۆ بێگومان ڕێزگرتن لە یاساکانی هاتوچۆ ئەرکێکی ئینسانی و ئەخلاقیە لەبەرەوەی سەلامەتی و مانەوەمان لە ژیان لە کاتی شۆفێریکردندا بەندە بە ڕێزگرتن لە یاساکانی هاتوچۆ و هەروەها ڕێزگرتن لە کارمەندانی هاتوچۆش ئەوەش ئەرکێکی ئینسانی و ئەخلاقیە لەبەرەوەی ئەوانە بە سەرما و بە گەرما شەو نخۆنی دەکەن لەسەر ئەم شەقامانە دەمێننەوە تەنیا بۆ ئەوەی هەڵەکانی ئێمە ڕاست بکەنەوە و ئێمە پێویستە ڕێزان لێ بگرین و نابێت ئەو ماویر سێدمانەوەمان سەلامەتیمان لە کاتی شۆفێری بەندە بە ڕێزگرتن لە یاساکانی هاتوچۆ. زۆر سپاس. طبعاً ڕێزگرتن لە یاساکانی هاتوچۆ بۆ بەرژەوەندی هەر هەموو خەڵکی جیهانە. ئەگەر کو ئێمە ڕێز بگرین لە یاساکانی هاتوچۆ شایەدی کەمتر لە ڕووداوەکانی هاتوچۆ دەبین. ڕێزگرتن لەو یاسانەی هاتوچۆ بەشێکە لە فەرهەنگی ئەو خەڵکەی. ئەگەر واقعەن خەڵکەچی بە فەرهەنگ بین دەبێت ڕێز بگرین لەو یاسایانەی کە بۆ هاتوچۆ بۆیان داناوی. سەڵاو، من بارزان حەسەن. ڕێزگرتن لە یاساکانی هاتوچۆ لە بەرژەوەندی ئێمەدایە، بەڵام ئێمە پابەند نابین. هیوادارم داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستان دەکەم کە پابەند بن بە ڕێنەمایەکانی هاتوچۆ، چونکە لە بەرژەوەندی ئێمەدایە و ئەگەر ڕێنەماکان جێبەجێ ببن مردن کەم دەبێتەوە، کوشتن کەم دەبێتن. هیوادارم لێرەش خۆمان پابەند بین و بە تایبەت لە کوردستان پابەند بین بەو ڕێنەمایانە. سوپاس.